زانکۆی کلێرماوند لینکن شانازی دەکات بەوەی بووە بە یەکەم ئینستیتوتی ئەکادمی فرە ئاینی شێوازێکی نوێی زانستی ئاینیە. ئەو زانکۆ نوێیە بەرنامەی ماستەری هەیە لە زانستی ئاینیدا و ڕێبەرایەتی موسڵماندا و هەروەها بۆ 3 ئینستیتوت کار دەکات، ئەوانیش زانکۆی تەکنۆلۆژی کلێرماوند، ئەکادمیای ئاینی جوولەکە لە کالیفۆرنیا و هەروەها نێوەندی ئیسلامی لە باشووری کالیفۆرنیا. هەر خوێندکارێک لە هەر کام لەم ئینستیتوتانە بخوێنێت دەتوانێت کۆرسی ئەوانی دیکەش وەربگرێت. خوێندنگە ئیسلامەکە لە قۆناغی سەرەتاییدایە. دامەزرێنەرانی خوازیارن بەرنامەیەکی مەشقوڕاهێنانی ئیمان تا ساڵی داهاتوو دابمەزرێنن. دێڤید لینکن بەڕێوەبەری دەستەی ڕێبەرایەتی زانکۆکە خۆی و جوانای هاوسەری 50 ملیۆن دۆلاریان بەخشیوە بۆ هێنانەدی ئەو زانکۆیە. ئاینەکان هانی ئاشتی لە جیهاندا دەدەن، نەک دژایەتیکردنی یەکتری. لە چەندان شوێنی جیهاندا ئاینەکان لەگەڵ یەکتریدا دەجەنگێن. ئەگەر ئاینەکان هانی چارەسەری کێشەکان بدەن، ئەو کاتە چارەسەری کێشەکان دەکرێن و ڕەوشی هەمووان چاکتر دەبێت. قەشە جێری کامپل سەرۆکی زانکۆی کلێرماوند بەشی تەکنۆلۆژیە دەڵێت ئەم هەنگاوە نەک تەنها ئەمریکا دەکاتە شوێنێکی پارێزراو، بەڵکو دیموکراسی ئەمریکا بەهێزتر دەکات. ئەگەر ئێمە هاوسەکانی خۆمان خۆش نەوێت، ئەوانەی ئێمەیان خۆشگەرەک نییە و ئەگەر ئێمە ئەوان هەر کەسێک بن خۆشمان نەوێن، ئایا چۆن وڵاتەکەمان تەبا دەبێت؟ جیهاد تورک بەڕێوەبەری کاروباری ئاینی نێوەندی ئیسلامی باشووری کالیفۆرنیا دەڵێت شێوازی زانکۆی کلێرماوند لینکن بە تایبەتی لە بەرژەوەندی ئەمریکاییە ئیسلامەکاندایە. من بۆ جیهانی دەردەخەم وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە جەنگدا لە دژی مسڵمانانی جیهاندا نییە و یان باوەڕی ئیسلامیدا، بەڵکو پشتیوانیەکی مەزن هەیە لەلایەن دام و دەستگا تایبەتەکان و خەڵکان و هەروەها لەلایەن حکوومەتی ئەمریکاوە کە دان بەوەدا دەنێ ئیسلام و مسڵمان لایەنگیری ئاشتین. وتەبێژی سەرەکی ڕێوڕسمیکردنەوەی زانکۆکە ئیبراهیم ڕەسوول باڵیۆزی ئەفریقای باشوور بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەو بەناوبانگە بۆ هاوکاری ئاینی هەمە جۆرە. ئەگەر هەر کەسێک بتوانێت ئەو کارە ئەنجام بدات و بە ناوی یەزدانەوە بدوێت، هەتا ئەو کاتەی زەمینیشی مامنەوەندی بۆ مەبەستی خواوەندی دیاری نەکرێت، تا ئەو کاتە ئێمە تا دێت زەمینە بەدەستەوە دەدەین بۆ توندڕەوان. لە کاتێکدا زانکۆی کلێرماوند لینکن زۆر نوێ، نەریتی ئاینیشی تێدا بەدی دەکرێت. هەر لەو زانکۆیشدا بەشی ئاینی جین بەم زوانە بەرنامەی ئاڵوگۆڵکردنی خوێندکارانیشی دەست پێ دەکات. جین ئاینێکی کەمینەیە لە هیندستاندا. کامپل دەڵێت زانکۆی کلێرماوند لینکن لە ئێستادا لەگەڵ ئاینی بەهاییدا لە پەیوەندیدایە و خوازیارە ئاینی دیکەی جیهانیش تێیدا بەشدار بن و مەبەستی یەکگرتن و تێگەیشتن لە نێو ئاینەکاندایە. ئەم راپۆرتەتان لە دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.